سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران هەزاران پارچەزەیی بۆ فەرمانبەران تەرخان کراوە. سڵاوتان لێبێت پشتیوانکەریمم لە یەک باسی ئەمڕۆ زانیاری و وردەکاری زیاتر لەسەر ئەم بابەتە دەخەمەڕ. دوای ئەوەی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دەستپێکردنەوەی ڕێنمایی پێدانی زەوی بە فەرمانبەران لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران شارەوانی ویلایەنە پەیوەندیدارەکانی شار و شارۆچکەکانی ئیدارەی سەربەخۆی سۆران هەڵساون بە ڕێکارەکانی دابینکردنی زەوی لە سەنتەری شار و شارۆچکەکان. لای خۆیەوە خەسرۆ ئیسماعیل بەڕێوەبەری گشتی شارەوانەکانی سۆران لەم بارەیەوە قسەی بۆ یەک باس کرد و ڕایگەیاند زەوی بۆ فەرمانبەران و چین و توێژەکانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران تەرخان کراوە و بۆ پێدانی زەوی بۆ کەسانە بە پێی ئەو ڕێنمایانەی کە دەیانگرێتەوە دابەش دەکرێت بەسەریان. بە گوتەی بەڕێوەبەری گشتی شارەوانەکانی سۆران لە سنووری 5 قەزا کە هەریەکە لە قەزاکانی سیدەکان، چۆمان، ڕواندوس، خەلیفان، سۆران نەخشە دیاری کراوە بۆ ئەوەی زەویان بەسەر دابەش بکرێت. هاوکات تەنها لە سنووری قەزا مێرگەسۆر بەهۆی نەبوونی گرفتی زەوی بۆ چارەسەرکردنی ئەم گرفتەش کە سوودمەند ببن فەرمانبەران لەو ناوچەیە لە نزیکترین شارەوانی خۆیان لە سنوورەکە دەتوانن سوودمەند بن لە وەرگرتنی زەوی. خەسرۆ ئیسماعیل ئاشکراشی دەکات بە پێی کارتی زانیاری شوێنی دانیشتنیان زەوی بۆ فەرمانبەران تەرخان کراوە. هەر فەرمانبەرێک لە سنووری هەر قەزایەک بێت بە پێی کارتی زانیاری شوێنەکە زەوی بەسەر دابەش دەکرێت. هاوکات لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران لە کۆی ئەو 5 قەزایە زەوی دابەش کراوە و هەزاران کەس سوودمەند دەبن لە وەرگرتنی زەوی. ئاماژەشی بەوە کرد خەسرۆ ئیسماعیل کە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران 20,000 فەرمانبەر بوونی هەیە. بۆ پێی بەشێکی زۆر لە فەرمانبەران تا ئێستا سوودمەند نەبوونەوە لە وەرگرتنی زەوی لەم بڕیارەی سەرۆکی حکوومەت سوودمەند دەبن و بە پێی ڕێنمایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەر فەرمانبەرێک 8 ساڵ خزمەتی زیاتر بێت زەوی پێدەدرێت. دوای پێدانی زەویەکانیشیان لەسەریان تافۆ دەکرێت و دەتوانن بیکەن بە خانوو. بەمەش لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران گرفتی کەمی خانوو نامێنێت. بە ئارمەتی هاوکارانم یەک باسی ئەمڕۆمان پێشکەش کردن. هەر شاد.